ئێمە ئەمڕۆ لە دیوانی قایمقامەی سعات سێ دوای نیمەڕۆ کۆبوونەوەیەکمان ڕێخست لەگەڵ شارەوانی ئاوی کەلار بەرگری شارستانی هاتوچۆی کەلار لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەنددارەکان لە سەر ئاستی کەلار و ناحیەی ڕزگاریش بەڕێوەبەری ناحیەکە و ئەو لایەنە پەیوەنددارانی ترین لە شارەوانی و لایەنەکانی تر بەرداربوون لە کۆبوونەوەکەمان. کۆبوونەوەکەی ئێمە سەبارەت بە ئەو ئامادەکاریانە هەیە کە زیاتر خۆمانی بۆ ئامادە بکەین. ئێمە دیارە پێش ئەم بارانە ئامادەکاریمان کردبووچی لەسەر ئاستی قەزا ناو کەلارە و دەوروبەریش ناحیەکان، بەڵام ئەمڕۆ پێشبینەکانی کەش و هەوا دەختێک کردەوە لەسەر ئەوەی کە ئەم شەو لە سعات 2 یا 3 شەو بارانێکی بەخوڕ ئەبارێ ئەگەری لافاو زۆر هەیە. ڕێژەکەیش ئەوان پێشبینیەکەن 50 بۆ 60 ملی باران بوارێ لە ماوەی 3 کاتژمێرە. جا ئەوەش واکە ئێمە زیاتر بارکەکانمان هەستین و ئەو ئامادەکارانە کە کراوە لە 2 ڕۆژی ڕابردووە پیاچوونەوەی پیا بکەین، احتیاتی زیاتر وەرگرین. بۆیە لێرەشەوە داواکەین لە هاوڵاتیان بەتابەتی ئەو گەڕەکانەی کە لە 2015 بەهۆی لافا و تووشی زیان و زەرەر بوون بتوانن ئەوان احتیاتێکی زیاتر وەرگن، بەتابەتی ئەوانەی خاوەن مەڕووماڵەتەکان دەوروبەری کەلار و ناوچە زراعیەکان ئەوانە زیاتر احتیات وەرگن و هەندێک لەو گەڕەکە تەواوزانەمان هەیە کە شوێنەکانیان تەبعەتی شوێنەکانیان نزمە، خانۆکانیان نزمە، ئەوانەی بۆ ئەمشەو احتیاتێکی خۆیان بکەن لەبەرەوە لافاوەکە لە نیوەشەوە ئەبێ. ئێمە تیمەکانی خۆشمان ئامادە کردووە و چەند گروپێکی خۆبەخشی شەیە لە خاوەن معامەل و کارگە و کۆمەڵی کەسایەتی شارە، ئەوانە لە ڕابردوو لە ئێستاش ئەم شەوش ئەوان ئامادەکاریان کردووە لەگەڵمانە، ئەوانی کۆمەڵی ئالیاتیان ئامادە کردووە